سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. بودجەی گشتی عێراق پەسەند کرا، ئیدی بووەتە یاسا، پرۆژە یاسا تەواو بوو، ئێستا یاسایە. پێویستە بەپێی یاساکە لەمڕۆوە جێبەجێ بکرێت. ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد لە ناو یاساکەدا چۆنە و تا چەند ئیمکان هەیە بۆ ئەوەی کە بە زوویی بچێتە بواری جێبەجێکردنەوە، هەرچەندە لە دەرەوەی ئەمە قسە هەیە لەبارەی ئەوەی کە زۆر قورسە بتوانن هەرێم و بەغدا هەردوو لا وەکو یەک وەکو پێویست وەک ئەوەی کە لە پرۆژەکەدا هەیە وەک ئەوەی لە یاساکەدا هەیە پابند بن بە یاساکەوە و پابند بن بە خاڵ بە خاڵی ڕێکەوتنەکەی نێوانیانەوە. هاوکات قسە هەیە لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان بەپی ئەم ڕێکەوتنەی کە هەیە داهاتێکی ئەوتۆ لە عێراق بەدەست ناخات. من دەمەوێت لەبارەی وردەکاری یاسای بودجەی گشتی عێراق بۆ ئەم ساڵ هاوکات ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و بەغدا لەگەڵ یەکێک لە ئەندامانی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق قسە بکەم، گفتوگۆ بکەم لەو بارەیە. بەڕێز جەمال کۆچەر، سڵاوت لێبێ کاک جەمال، لەم کاتت باش. سپاس بۆ ئەوەی کە لە بەغداوە لەگەڵمانی. دەمەوێت بزانم ئەوەی دەگوترێت کە زۆر قورسە بتوانن هەرێم و بەغدا ڕێکەوتنەکەیان جێبەجێ بکەن، ئەو کاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا بەڕاست هێندە قورسە؟ زۆر سپاس، سەڵامەت خودێ لە هەوا و هەمی بینەر و بیسەرەوە بن. بدیتنا من گەلەکە قورس نینە، ئەگەر حساباتت ما حساباتت حکوومەتە بن نەخێر هیچ قورساتیەک تێدا نینە. تا دوو حسەتە دوو ژمارەیەت هەین، ژمارەیەکە هەی تو دەی ڕادەستکەی، ژمارەیەکە هەی تو دەی وەرگری. ئەگەر ئەو ژمارە تو ڕادەستکەی زێدەتر بۆ شوێیە تو وەرگری وێگەفکێ دەیە قورس بیتن. ئەمما ئەگەر ئەو ژمارە تو ڕادەستکەی کێمتر بۆ شوێ ئەوا تو دەی وەرگری بدیتنا من ئەمڤێتان بژین یا ئاسانە بسیار الفێرێ ئەوە ئەرێ ئەوە هەرێم دێ ڕادەستی بەغدا کەتن ئەو پترەشیا بەغدا ئانیا بەغدا دێ ڕادەستی هەرێمی کەتن پترە بێگومان یا بەغدای پترەش یا هەرێمێ معناوێ ئەگەر هەرێم حەز کەتن پابند بوون پێگیری بوون ڕێککەفتن gelek apsane heye ya çiyandaya eva tê be hezkirin ku gaza herêmê têravê naketin rast e. Eger em bêjîn herêmê gaz radest kirba wek nehiya aborî ve da kêmtir tiştî kêmtir pare êta radestkirin şwê ku bihayê gazê bêta radestkirin. Çünkü em dizanîn gaza herêmê wek teklîfa derê xistina wê girantir e, wek veguhastina wê girantir e, wek firotina wê jî erzantir e şiya Iraqê ve hemî welêt ketin her bermîlekê teqrîben nêzîkî $20 çêdbîtin herêm mihtac bîtin danîte ser. Bes ser vê serarayê vê jî em her bêjîn eger wan $20 jî daniye ser wan 250,000 nîka tu bê hesab key her dê eva ji Bexdayê din pitir bîtin şwê eva herêm radest ketine ve noktayeke arîşa me nelvêriye ku herêm dê yani nahya jimara ve dîtina min arîşa ya navmaliya Kurdiye ku em bêjîn heker paben nebûn çê nebîtin şwêreye çünkü heta nûke me neşiya bîne yek hikûmet û yek helwîst û Silêmanî û Duhok wekî yek lêbin Helewçe û Duhok Silêmanî û Hewlêr ku hemî bibîte qalibê قوارێ هەرێمێ دا تەمامی بەڵام بەشێکی زۆر لە سەرکردە سیاسی و حیزبی و تەنانەت حکوومیەکانی هەرێمی کوردستانیش لە دوێنێەوە کە بودجە پەسەند کراوە تاوەکو ئێستا پەیامی دەستخۆشی و بە باشبینینی یاساکەیان بڵاو کردوێتەوە. پێیان وایە ئێستا هەنگاوێکی باش هەرێم و بەغداد بە ئاراسەیەکی باش هەنگاو دەنێن، هەنگاوێکی باش چوونەتە پێشەوە. ئەمە پێمان دەڵێت کە هەردوو لە بە باشی ڕێکەوتنەکە دەبینن، کەواتە بۆچی تێبینی هەیە لەسەر یەکدەنگی و یەکڕەنگی کورد لە هەرێمی کوردستان لەبارەی جێبەجێکردنی یاساکەوە؟ جاریان بژین ئەم نابێژین مە تێبینیە هەیە بژین ئەگەر هەرێم پابند نەبیتن بیتن هۆکارە ببیتن ئەگەر نە طبعا em destxweşiyê şandê herêmê dikên xwe gelek wastan û serokê şandî berrezka Quba dit konferansê xwe yê piştî pesendkirinê da yani elana hindê kir ku em ji vê gavkê xwe danîn dê pabend bîn û dê pêngavê havê jîn û ev tiştekê dilxweşker ew hêvî dikeyn ev ya berdewam bîtin dirêjiya sala 2021 çünkü çendîn tiştê mezin yê hêviya me
و اف پابند بونه دبیتا بنامه که خیره و یه چاکیه بو گلک شوان تشتید کل هیویامه یا ای که ما چندین آریشه تاین لبا المنطقة ناكوكيل سر هاي اشكركيك وخانقين وحتى شنغاري دت كبيتن ما هندك ياسايت هستيارت هين هندك هاتنا تبراندن بي كرد چونكو اف ناكوكيه هبون وكي ياسا مجلس قضاء الاعلى وكي ياسا محكمة فيدرالي وكي ياسا يا بجا 2020 وكي بابت بریاره در خستنا هیزد بیانی اوه همی بی کرگیت هاتینه تپراندن بگومان اگر اف رکفتنه درستی جبجه بیتن تفاهم که باش چه بیتن شانده حریم هر نبس بس بو بجبتنه بیتا بغدا حکومت حریم بردوام سردان بو بغدا هبن اوه در خوشگر بیتن که ام ریکل هنده بگرین یدی یاساک بی کرد تپریتن و اوه بیتا بناخاکی گله که باشش بلیند که چندین یاسای دیوه که ما گوتید گرین که ترکه دا ما یاسا گاز و غازای های بیتن یاسا هل بجارتنا بیتا تعدیل کرن بکینانا حکومت داهاتی اوه همی پنگاون ترکا حکومت هرمی دا و لانه سیاسیت هرمی دا اف بجه بگیریه و در خوشکر بیتن بو گلک تشته دیه باش باشە لە یاساکەدا لە کەمکردنەوەی خەرجیەکان بەگشتی بەشێکی ئەو کەمکردنەوەی بەرپشتی هەرێم دەکەوێت لە کاتێکدا کە بەشێکی زۆر لە خەرجیەکان کەم کراونەتەوە واتە بەشێک لە پشکی هەرێمیش کەم کراوەتەوە ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر پشکی هەرێم و لەسەر ئەو گرفتە داراییانەی کە حکوومەتی هەرێم ئێستا هەیەی بە تایبەت پەیوەست بە موچەی فەرمانبەرانی حکوومەت. بگمان وقت تو بودجه همیه کم کی هرم جی بشه کشوه نه بس یه هرم ابتنی هاتی کم کرن یه همی پارزگهت عراقی هاتی کم کرن یه همی وزارت عراقی هاتی کم کرن وقت تو بودجه کش 164 تریلیون آتینید که 129.9 تریلیون نزدیکی 35 تریلیون جبت کی بگمان گفت که کارتکرن همیا بیتن و کارتکرن بشک شوی بشی هرمیه یا ما امش بودجه فعلی یا ما تیتا حساب کرن پشتیت حاکمه اگر تو حسابات بکید بیجی اگر 164 تریلیونا 13.9 بیتن ایدن پاش 129.9 ده چند بیتن احتمالا دوروبری 10 تریلیونا نهونیف حتی 10 تریلیونا چونکو ما فقره که هیا دانا قرض بنک تی بی آی که بدریجی 7 ساله دینه دان بشه 7 ساله دا حیوانه ده تشتکی تجیب برین اوجی یعنی ام بیجین ده 9.5 تقریبا داین ما ریجه زیده بوی برینو که اوهات بحساب کرن سل ریجا 12.6 هفته بگفت که ماده ده ده هاتا گهورین بگو هاتا کرن ریجا هرمه بیتادانان دیف ریجا دانشتیت هرمه و اوجیل دیف کتاب رسمیه وزارت پلاندانان عراق 13.9 معناوی دلویری اندک زیده بیتن احتمالات چیتا 10 حتی 11 تریلیون. باشه ئێستا سەرەڕای هەبوونی ئەو هەموو سەرنج تێبینیانەی کە لەسەر پێشتر لەسەر پرۆژە یاساکە و ئێستا لەسەر یاساکە هەیە تەواو ئێستا بۆ یاسا هەرێم و بەغدا ڕێککەوتون پێویستە ئیتر جێبەجێ بکرێت پێتان وایە بە پێی یاساکە ببورن نەک پێتان وایە بە پێی یاساکە ئیدی دەبێت کەی دەست بکرێ بە جێبەجێکردنی لەمڕۆوە پێویستە هەردوو لاپابند بن بە جێبەجێکردنیەوە. بله الماده 58 یاسای دا دبیجیتن اف یاسای ده چیتا جه بوار جه بجه کرنه الپشتی پسند کرنه راستاو خو بی گیرو کرنو خو گرتن هیویا جرید وقایع و بلاغوناویره پسند کرنه سر کماری در چون تعلیماتا یعنیش افرو حکومت ده پابند بیتن به بودجه یا بفرشان هرمه بیتن من رجایکشن بیل بغدا بیتن و بیتن پنگاوت پراکتیکی پاوش دید عملی کاده چاوا دهات خور را دست کتن ده اف حسابات چاوا اینه کرن بیتن من بیتن اکشن بشان ده هرم البغدا بیتن دا اوی کاری بکنو چونکو بودجه کتیا
کاری یا کتیا کاریش هر ئەڤروکەوە. باشە. هەندێک تێبینی جیاواز لەمانەی بەڕێست هەبوون کە دەگوترا هەردوو لە ڕێککەوتون لەسەر ئەوەی ڕێک نەکەون، واتە قسە هەبوو لەبارەی ئەوەی کە ڕێککەوتنێکی شکڵی بکرێت و دواتر هەردوو لە ڕێککەوتنەکە جێبەجێ نەکەن. هیچ زانیاریەکەی لەو بارەیەوە؟ نه دیتنا من هەردوو لە پێتڤیا ڕێککەفتنێ هەی نەک ڕێک نەکەفتنێ هەی چونکو ڕێککەفتن ئەم بژین بۆ هەرێمێ هەرێم هێشتاش قەیرانە خۆ پشڕاست نەبوویە کۆدێ دەرباز بیتن چونکو تاکە تشتێ ئەڤروکە دڵنیایەکدایە عێراقی و هەرێمێ ئەدبیتن بلمبوونا بەهای گازەیە بەس ئەگەر تو سەحکێ بەهای گازێ چوو بۆ $70 $70 جارەکە دیێدا بەزی بۆ $63 و چەند سنتەکە و یەتێت و چیتن و نەشەرتەژی بێتە خارێڤە چونکو ئەف بلمبوونە نە بلمبوونەکە طبیعیە بلمبوونەکە پشتی کێمکردنا قەبارێ گازەیە ئەوێ دێتە فرۆتن. دەمتزانین عێراقێ 4,300,000 بەرمیلاڤە گەفکێ 3,250,000 ئەتفرۆشیتن. سعودیە چەند ملیۆنێتینان خارێ و ملیۆنەکە دیا زێدەش ملیۆنێت خۆ یا ئینایە خارێ هۆساش دەفخۆ کەنگی حەسکەتەن شێتنوێ ملیۆنێ بینتەت بازارێدا هەر گەڤەکە ملیۆن برەت بازارێدا بێگومان دێ بەهای گازەیە دەخارێ لەوە دیتنا من هەردوو حکوومەت پێتڤینە ڕێککەفتنێ پابند بن هەرێم یا محتاجە پابند بیتن ئەگەر هیچ نەبیتن بۆ چەند هەیڤەکەش بەردوو و کارە سەرەکیایەکێ بابەتێ و محکەمەل سەر تورکیا و عێراقی پاریس ئەو ئێک یا دوێ بابەتێ شەرعیەتدانا فرۆتنا گازە هەرێمێ چونکو بتنێت و دەقەکی تێدا بێتن وەکی یاسایەک و تو پابند نەبی ئان تو پابندی بێگومان وەختێ تو گازە خود فروشی و پارەوێتی نیلدیف قیمەتە سۆمەی ڕادەستکەی ئەڤەتە پتر ئەو یاسایە تو دێ سوپاهیل محکەمەیەکێ پشتگەرمێ بی وەختێ تو پابند بی دێتە پتر دەنگێتە بلندتر بیتن و حجاتەیە بهێزتر بیتن شەندێک وایگە پابند نەبی. 11 لە یاساکەیە باز لە تەصفیەکردنی حساباتی پێشووتری نێوان هەرێم و بەغدا بە تایبەت لە 2004ەوە تاوەکو ئێستا پێتان وایە حکوومەتی هەرێم دەتوانێت لە ئێستادا توانای ئەوەی هەیە لە ڕووی داراییەوە و هەردوو لە دەتوانن ئەو هەموو تەصفیە حسابەی کە هەیە لە نێوانیانە لە 2004ەوە تاوەکو ئێستا بکەن؟ دیتنا من دێشێن ئەگەر ئیرادە هەبیتن بەلێ هەردوو حکوومەت دێشێن وێکەن و gelek شوان بتنێ بابەتێکی یە سیاسیە بابەتە تێتە طرحکردن و تزانی حکوومەتە هەرێمێ داخوازە بەغداد کەتن کۆهین قەرزارێت منە چەند ساڵا بجە منە فڕێکریە بەغداژی مقابلی وێ گازنداش هەرێمێت کەتن کۆتبێژیتن چەند ساڵە داهاتێ خۆ ڕادەست نەکریە ئیدەن پا ئەم دێ چاواش بێ ئاریشێ دەرکەوین ئەف بابەتەی هاتیەدانان کۆ حسابات بێنەکردن ئەرێ دێ بودجەل سەرڤێتە ڕاوستاندن ئەگەر ئەvە درستی نەهاتەکردن دێ بودجە هەرێمێ نایەتن ئەس بێژم نەخێر چونکۆ هیچ چەندین ساڵە ئەف بەرگەیە دووبارە بووی حتا نوکە هیچ پێنگاوێت و سانە هاتی ناهاوێتن نەمەعناوێ ئەوە کو ئەملگەل هەندێنینی بێنە هاوێتن بەێ ئەملگەل هەندێ بێنە هاوێتن و ئەف حساباتت ناوبینە هەردوو حکوومەتە داین بێنە ئێکلاگرن و ئەگەر هەردوو حکوومەت حەسکەن دێ بسانە یەکلابن. باشە دەمەوێت وەکو دوایین پرسیار و دوایین سەرنجی بەڕێزیشت ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕێی چی بکەن یاخود بە جۆرێکی تر ئەم ڕێککەوتنە ئەم یاسایە دەتوانێت بژێوی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگۆڕێت لە چەند مانگی ئایندەیدا دێت؟ دیتنا من ئەگەر هەرێم پابند بیتم بەلێ چونکۆ ئەگەر تو سەحکەیە بازاری ڤێگەفکێ بچیە بازارێ خانیا یە پارچێت عردی حتى كرينا تشتيا خلقي دبيني دوان في حفتيه دا دي دا چه بیتن بو چونکو خلقك دي بش راز بیتن پاراك دي بردوام بكيمي بو ماوي سالا كي دي بوي اتن اوه دي بش گرميه كي پیدا كتن يا فرا حكومتا هريمي پابند بیتن و يا فرا ام خلقك خو آرام كين اش ناحية موچيوش ناحية يعني پیدا کردنا
درفت کاری اینانا پاره بو بازاری اوه همی یا گریدای پابند بونا هرمه و هیوید که این پابند بیتن دا خلق ما شوه صبروان گلک صبرا کشای يعني وقت هاتي كو حكومة هرمه بهاي و صبره يعني بدت كو خلق خو آرام كتنو پابند بیتن. بەڕێز جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق زۆر سوپاس. هەڵبەت پێشەوەی دوا ماڵاوایی بکەم لە بینەران ئەمەوێ جارێکی کە دەستخۆشی لە ئێوەی بەڕێز بکەم چونکە لە ماوەی ڕابردوودا سەرجەم پەرلەمانتارانی کورد لە بەغدا لەگەڵ میدیا کوردیەکان تەواوی ئەو زانیاریانەی کە پێویست بوو بەڕاستی هاوکارێکی باش بوون لەگەڵ تەواوی میدیاکان. جارێکی کە دەستخۆشیتان لێ دەکەم. زۆر سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ بینەرانی بەڕێز کە تا ئێستا بینەرمان بوون. کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.